دەنگی هەر چوارپارچەی کوردستانە. سەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ئەم گێریلا سڵاوێخوا ji çiya heya îmraliyê dişînin. سڵاو ji bo berxwedanwanê zîndana. سلاو ji bo gila me serheder. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگە ڕایگەیاند کە لە چالاکیەکان لە هەرێمەکانی مەتی ناوزاب لە دژی هێزەکانی دەوڵەتی تورکی داگیرکار 6 داگیرکار بە سزا گەیاندراون. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە کە دەوڵەتی داگیرکار لە بەرامبەر گەریلا تا ئێستاش چەکی قەدەغەکرا و گازی کیمیایی بەکاردەهێنێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە سەبارەت بە چالاکیەکانی گەریلا و هێرشەکانی سوپای داگیرکار ئەم وردەکاریانەی بڵاو کردوێتەوە لە هەرێمی مەتینا 12 ئاب بە تاکتیکی نیشانشکێنی کامیرایەکی چاودێری حراری سەر بە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینا کرایە ئامانج و لە ناوبرا. هەروەها جارێکی دیکە بە تاکتیکی نیشانشکێنی داگیرکەرێک بە سزا گەیاندرا کە بۆ گۆڕینی کامیرا تێکشکێنراوەکە چوبووە ناوچەکە. ئەو چالاکیە لەلایەن هێزەکانی هێژاستارەوە ئەنجام دراوە. لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە ڕۆژی 11 بە چەکی قورس لە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی دراوە. لە 12 بە تاکتیکی نیشانشکێنی لە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی درا و داگیرکەرێک سزا دراوە. هەر لە 12 بە چەکینی ئۆتۆماتیک لە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی درا و گورز لە مۆڵگەیەک وەشێنراوە. لە 13 بە چەکی قورس لە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی دراوە. 13 بە چەکینی ئۆتۆماتیک لە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی درا و گورز لە دوو مۆڵگە وەشێنراوە. هەروەها لە 13 ئاب لە مەودایەکی نزیکەوە بە چەکی سووک لە داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی دراوە. لەو چالاکیەدا مۆڵگەیەک کە 3 داگیرکەری تێدا بوو لە ناوبرا و مۆڵگەیەکی دیکەش کە 2 داگیرکەری تیا بوو لە ناوبراون. لەوێ 4 داگیرکەر سزادراون و 2 داگیرکەریش بریندار بوون. 2 مۆڵگا لە ناوبراون و گورز لە کۆنتینەرێک وەشێنراوە. هەروەها 3 کامێرای حراری و 3 پرۆژێکتۆر لە ناوبراون. 12 ئاب بە چەکینی ئۆتۆماتیک لە کامێرایەکی داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار دراوە. هەروەها لە 12 ئاب هێزەکانی هەپەگا لە هەلیکۆپتەرەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار هاتنە دەست و جموجۆڵی هەلیکۆپتەرەکان وەستێنراوە. هێرشەکانی سوپای تورکی داگیرکار بە تەقەمەنی قەدەغەکراو بەم جۆرەیە. 13 ئاب تونێلەکانی ئێمە لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM 13 جار بە گازی کیمیایی و 2 جاریش بە تەقەمەنی قەدەغەکراو بردومان کراون. لە 12 ئاب تونێلەکانی ئێمە لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جودی 2 جار بە تەقەمەنی قەدەغەکراوە بردومان کراوە. هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیش بەم جۆرە 11 و 12 و 13 ئاب گۆڕەپانەکانی شەهید شەریف لۆلان گردی شەهید هێمن سنێن بربەزن لە هەرێمی خواکۆرگ 14 جار گۆڕەپانەکانی دەشتی کافیا زیفگێ دێرشێ شێ گردی کۆن زەنگیلێ هەرێمی گارە 10 جار گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب 4 جار گۆڕەپانەکانی بەرخۆدانی شیلات زێ و سەری مەتینا لە هەرێمی مەتینا 2 جار گۆڕەپانەکانی گردی شەهید جیهان سوورەدێ کورتەک بێتوان کۆمۆتای هەرێمی قەندیل 5 جار بەگشتی 35 جار و فڕۆکەی شار بردومان کراون. مراد قەرەیلان ئەندامی دەستەی بەڕێوەبەری پەکەکە باسی لە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا دەکات و ڕای دەگەێنێت پەدەکە بەشداری لە استراتێژی دەوڵەتی تورکیا بۆ لە ناوبردننی کورد دەکات. ئێمە بە هیچ بۆ هیچ شوێنێک ناچین ئەرکی ئەمەیە بەرەنگاری ببینەوە و دژمن لێرەوە دەربکەین.
اف خطریش ترکیه تی ام چوا والا دارینن لسروه یعنی ما گفتگو مشان و چاقه در سال 2015 2016 از بخواد دو جارا چوما گل ریبه برین پدکه و مجارا مامور نقاش کرد و چاو من نقاش کردی دو راسته و سایه ام به هف رابط ما بیلیار دیگه کشته دبه کمیسیون چه بنو جبو پرسکری کانو چهار سر بکن فیلان پشت به کمیسیون ندکتن میرته هر دو جارجی یعنی رغمی بیلیارا جوینه هبو لی نکت میرد پده که خواسا پاشتا گرد وقت تماشا کرد دوره 2017 تا او رفراندوم هاتا پیش خستن ده پیشنگتیا ریوبریه پدکه داوجی بو دما رفراندومه دولت ترکیه عادتا دژین کرد چو ایران را هفت کرد عراق را هفت کرد لشکر عراقی هانی سیلوپی با همه به هفرا مداخله بکن یعنی دژبری خواه باش اشکره کرد اساس او کریار ترکیه او گوتن ما پشت راست کرد یعنی استراتژی وان باه کنسپتی وان خستی بن بیریاره یعنی یا مهپه ارگن اقون افنی نجات پرستن و ونا هبونا کرد جبو خواه خطره که نتوید بینه ناخذ ستاتیا کرد هبن اف قناق رفراندومه ترکیه و ساو کرد یعنی جبونا که تو درکتن و تفگرین دروی کنترول نبن بیریار کرد که دورین باشوری کردستان استراتژیک داگری بکه به لشکره که خورد این بیریار سر سوری جی گرد سر روجوای کردستان جی گرد کینگ او گرد پشتی 2017 چما رفراندوم ترسیان زمان رسمی نابیجن اما ای وقت باش چلید بیجن نفسکاری وان دو بیجن شیرووان و نیوان دو بیجن فقط طایب اردوان بخوانا قال میثاق ملی ناکه اما برای بحثی کریه ده اویوان استراتژی وان ده میثاق ملیه و سال سر عراق جی چکرنا حکمرانیه فقط تشت اشکره قول دکن منل جوینا نتبه یک بویده طایب اردوغان خریطه را بر کرد خواهی یکی بشوفینه دبینه یعنی افری چه دکه اب مصرف هەروەها مراد قەرەیلان ئەندامی دەستەی بەڕێوەبەری پەکەکە دەڵێت ئەو 40 ساڵە بە بەرخودانی زۆر گەورە بە پیتی زێڕین نووسراوە بە خوێنی شەیدانی قارەمان ڕازاوەتەوە لە کەسایەتی فەرماندەی نەمر هەڤاڵ عەگید مەعسووم کوورکماز سەرجەم شەهیدانی شۆڕش بەڕێز و پێزانینەوە یاد دەکەینەوە و جارێکی دیکە ئەو پەیمانەی بەوانمانداوە بەبیردەهێنینەوە هەڵمەتی 15 ئاب لە بەرامبەر سیاسەتی قڕکردن و لەناوبردن هەڵمەتێکی هەبوون و ئازادی بوو. مراد قەرەیلان دیار کرد کو اندام کمیته ریوبرا PKK مراد قەرەیلان شر گریلایê li dijî dagirkeriya ku îro roj dewam dike jî nirxand. Murad Qeraylan ragihand ku HPG xwedan tecrübeya şer a 40 salan e û bi şerê xwe hemû êrişên bi teknîka NATO û çekên qedexe têk birin û pûç dike. Murad Qeraylan diyar kir ku gerîla hêza xwe ji rihê pazlê tebaxê digire û bal kişan ser taybetmendiyên gerîlaya modernîteya demokratîk. Yek felsefe, îdeolojiya rêber apû, felsefa apû gerî, ev ruhî li ser vahîmî hatî ava kirin, di keç û xortê Kurd da wisa kelecanê çêbî, îradebûn û fedayîbûniya pêşketî, یک بنگه خواه اوه حالی خواهی دین تجربه 40 سالیه چونکه تجربه ما امگیل سر پروردهش دبینن یعنی هر حواله که نو تبلیبی جی وکی 40 سالی تبلیبی پرورده و دبینه و سیم جی تاکتیک آفرینریه تکنیک حاکمیت یا راستی دوا در حقیقه دا بلکو ام درنگ مان اما تاکتیک آفرینریا به درنگی بجی پیشکت او آستی نها هی پرفورماسی نها هی گر ما 20 سال بره پیش بخستا و روشی ما فرق لی بیایی Murad Qeraylan da zanîn ku gerîla bi teknîka nû hem di şerê ser erd û bin erd de hem jî di şerê hawayî de gihîştiye asteke girîng. Hîro em wisa dikanin bêjin edî gerîlaya azadiya Kurdistan gihîştiye astî ku şerê ser erd wisa bi afrênerî bimeşîne şerê bin erd bimeşîne û şerê ezmanê hewa bimeşîne
او نویا به هنجی پیش بکوه اندام کمیته ریلبرا PKK مراد کرایلان راگاند کو تکوشینا 40 سالی اثبات و حقیقت کو گریلا و HPG هزک وسای کو نای تکبرن و شکاندن او استی هیرو گریلای آزادی کردستان چه کری فلسفی هی نلینه که ورگا دجمن نیار بچه انجامه چونکه هیزکی نکفتی چه بیه پارلەمانتاری ڕۆحای پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی عومار ئۆجەلان بۆ ئەوەی بتوانێت ڕێبەری گەلی کورد ببینێت کە 41 مانگە هیچ هەواڵێکی نازانرێت داواکاریەکی ئاراستەی وزارەتی دادکرد لە داواکاریەکەدا هاتووە لە ئێستادا وەک بنەماڵەی بەڕێز ئۆجەلان کە لە زیندانی داخرا و بە ئاسایشی بەرزی ئیمرالی ڕاگیراوە ناتوانین زانیاری لەبارەیەوە بەدەست بهێنین هەر بۆیە نیگەرانی دۆخی تەندروستی ئەوین من وەک برازای بەڕێز ئۆجەلان دەمەوێت 16 ئابی 2024 سەردانی بەڕێز ئۆجەلان بکەم بۆ ئەنجامدانی داواکاریەکەم ڕێکاری پێویست وەربگرن. هێزەکانی ڕزگاری عەفرین بڵاویان کردەوە لە بەرامبەر هێرش و سیاسەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی هێزەکانیان دوو ئۆپەراسیۆنی سەربازیان لە دەوروبەری شاری عەزاز و شارۆچکەی مەرع ئەنجام داوە لە ئۆپەراسیۆنەکاندا 20 چەتە کوژراون و 7 دیکەش بریندار بوون. سر آخا مال سر آخا گله ما لولات ما ده هيا اما به تجاری قبول نکن داگر کدیا کد بیجه گر هزوان هيا بلا ورن وایم هاتن و مهینا جوارن و هرتم چالاکی ما بردوام بن اما تولا شهید خوا تولا گله خوا عفرینه اما راکن ام لیدان دجمنه کو لسر گله ما لسر آخه ما چه به ولات ما چه به اما تجاری به برسف نمینن همو رای گشتیره دبیجن کو اما هرتم نوا چالاکه دبن شروان هزار رزگاری عفرینه به هر سا تولهدان شهید هرتم و سر دجمن ده بچه و تجاری ده تجهید عفو نکی ونا و دوباره به سوزه دن که اما هرتم لیدان می حیات رزگاری عفرینه همو آخر داگر کری و بردوام بکی بسه باسکان و چون نمیا لسر نقطه دجمن چه بو به تمامی چتین داگرکریان گریدای دولت ترکیه تدا هاتن کشتن موزیوان هاتن رو خواندن به سلاحین هایی و لیدان دجمن چه بو و موزیوان سرواد هاتن رو خواندن تقویه که دجمن هات بچکین فردی بچکین گران و هاتن درب کردن هاتن امها کردن قدرک چکو جبل خانه هات دست سر کردن قدرک چکو جبل خانه هات شوتاندن و امها کردن ده انجام چالاکی دجی تشت گوهاتی دست سر کردن 20 فینگک 3 روکت چانته 20 فینگی 7 جاجور درخت تلفونک و کرک ناسنامه چته که هات دست سر کردن ناو پاشناو چته اکرم الحسن ناو بابوی صالح ناو دایکوی عایشه اسماعیل امده چالاکی دیاری گله خواه عفرینه دیاری شهیدین خواه دکن و هرتم چالاکی ما بردام کن فکر و فەلسەفەی ڕێبەرۆجەلان لە ئێستادا بووە بە بنەمای ئازادی بۆ سەرجەم گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش بۆیە دەوڵەتی تورک لە هێرشەکانی بۆ سەرگەلی کورد لە ئیمراڵیەوە دەست پێ دەکات. ڕۆژنامە نووسانی شاری سلێمانیش دەڵێن فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ چارەسەرە بۆ کێشەکانی هەموو جیهان. لی دەکەم کە ماوەی 25 ساڵ زیاترە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەرامبەر بە گەورەترین و فاشیستترین دەوڵەتی داگیرکەر کە دەوڵەتی تورکیایە بەڕێوە دەبات و لەگەڵ ئەوەشدا زیاتر لە 41 مانگا کە گۆشەگیریەکی بەرفراوانی لەسەر ڕێگە بە پارێزەران و خانەوادەکەی نادرێت کە دینداری لەگەڵدا ئەنجام بدرێت و ئەمانە ئەو بەرخۆدانەی کە ڕێبەر ئاپۆ ئەنجامێک لە تەواوی جیهاندا کە تەنیا بۆ گەلی کورد نییە بەڵکو بۆ هەموو ئازادی خوازانە کە هەم لە چیا ئازادەکانی کوردستانەوە بگرا لە باشووری کوردستان بگرە ڕۆژ هەڵات ڕۆژاوا باکووری کوردستان لە مەیدانەکان و لە زیندانەکاندا بەرخۆدانی بێوێنەوە لەسەر ئەو بنەمایە بەڕێوە دەچێت. بۆیە فکر و ڕامانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان یاخود ئەو بیرمەندە ئەو تێکۆشەرە کووردە کە زیاتر لە 50 ساڵە تێکۆشانێکی بێوێنە بەڕەوە دەبات کاریگەری تەنیا بۆ سەر گەلی کورد نییە بۆ سەر هەموو جیهانە. فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ئیساکە تەنیا پێویست نییە بە
کوردەوە بەتەنیا ئەمە تەنیا شتێک نییە کە بۆ کورد هات بێت بەڵکو بۆ تەواوی جیهان هاتووە و هەدەف لێشیە ئەمانج لێ لەو فکر و فەلسەفەیەش فکر و فەلسەفەیەکی ژیانیە فکر و فەلسەفەیەکە کە خۆشەویست لەسەر خۆشەویستی ژیان سەرچاوەیەکی باڵای حکومی ئاشکرای دەکات لە سنووری قەزای عامدی 201 گوند چۆڵکراون دەشڵێت ئەو گوندانە ناتوانرێت هیچ پرۆژەیەکیشیان پێ بگات وارشین سەلمان قایم مەقامی قەزای عامدی ئاشکرای کرد بەهۆی هێرشەکانی تورکیا لە ناوچەکە 201 گوندی عامدی چۆڵکراون لە 28 لە سەدی ئامێدی ڕوبەری پارێزگای دوهۆک پێک دەهێنێت 6 یەکەی کارگێڕی تێدایە 356 گوند و 8 شارەوانی هەیە و لەو ڕەوشە وارشین دەڵێ شەڕ بۆتە هۆی چۆڵبوونی 201 گوند لە کۆی 356 گوند کە خەڵکەکەی ناتوانن بشنەوە سەر ماڵی خۆیان سەرباری ئەوەش حکوومەتی هەرێم ناتوانێت ئاوەدانی بگەێنێتە ئەو ناوچانە بەوتەی بەرپرسیا حکومیەکە ئەو شەڕی بەسەر کوردستاندا سەپاوە زۆر ناڕەوایە کە زیان بە هەرێمی کوردستان دەگەێنێ لە کاتێکدا ناوچەیەکی جوانی گەشتیاریە و شەڕەکە کاریگەری لەسەر هاتنی گەشتیاران هەیە و ڕۆژانەش هەڕەشەی شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە ناوچەکەدا لە ئارادایە. بەهۆی گەشتی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات بۆ پێنجمین هەفتە لەسەر یەک ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە ئەنجام نادات بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەفتانە لە ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەی ئەنجومەنەکە ئەنجام دەدرێت بەڵام ماوەی 5 هەفتەیە ئەنجومەنی وەزیران کۆ نەبووتەوە ئەمە لە کاتێکدایە 3 هەفتە بەسەر نردنی لیستی موچەی مانگی تەموزی موچە خۆرانی هەرێمی کوردستان تێدەپەڕێت و هێشتا موچە ڕەوانە نەکراوە حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ ڕوونکردنەوەیەکی فەرمی لەو بارەیەوە ڕانەگەیاندووە. مستەفا سەنەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاوی کردەوە بڕیار بوو ئەمڕۆ نورزۆهیر تۆمەتباری دزی سەدە دادگای بکرێت بەڵام بەهۆی ئامادە نەبوونی نورزۆهیرەوە دادگاییەکە بۆ 27 مانگ دواخراوە. ڕۆژی یەکشەمبەی ڕابردوو دادگای ناوەندی بەرەنگاربوونەوەی گەندەڵی سەر بە سەرۆکایەتی دادگای پێداچوونەوەی بەغدا لە نووسراوێکدا بۆ دەستەی دەستپاکی ڕۆژی 14 یابی دیاری کردبوو بۆ دادگایکردنی نورزۆهیر با گوێرەی مادەی 331 لا یاسای سزادانی عێراقی. جێیاماژەیە نورزۆهیر بۆ گەڕانەوەی پارە براوەکان بە کەفالەت گەڕانەوەی پارەی دانراوی دەستەی باجەکان ئازاد کرابوو. لە تشرینی دووەمی ساڵی 2022 مامەش یاسوودانی سەرۆکوەزیرانی عێراق ئاشکرای کردبوو 2 ملیار و 500 میلیۆن دلار لە ڕێگەی 5 کۆمپانیای وەهمیەوە بە چەکی بانکی ساختەکراو ڕاکێشرابوو لەلایەن نورزۆهیرەوە. سەرچاوەیەکی سیاسی نزیک لە چوارچێوەی هەماهەنگی بە ڕۆژنامەی شەرقل ئەوسەتی ڕاگەیاندووە عێراق بە هۆی ئەوەی دراوسێی ئێرانە و بە شێوەیەکی ڕێژەیش لە ئیسرائیلەوە نزیکە زۆرترین کاریگەری جەنگی نێوان تەلەڤیڤ و تارانی لەسەر دەبێت لە کاتێکدا هیچ توانایەکی بەرپەرچدانەوە و خۆ بە دوورگرتنیشی لە لێکەوتەکانی نییە. سەرچاوەکە ئەوەی خستۆتە ڕوو هەر هێرشێک لە ئێرانەوە بە موشک بکرێتە سەر ئیسرائیل بەسەر خاکی عێراقدا ئاراستە دەکرێت یان لە ڕێی ئەو موشکانەوە دەبێت کا گروپە چەکدارەکانی هاوپەیمانی ئێران لە ناوخاکی عێراقەوە دەیهابێژن. هەروەها سەرچاوەکە دەڵێت لە هەردوو حاڵەتەکەدا حکوومەتی عێراق دەستەوسانە بەهۆی ئەوەی هێژمۆنی نییە بەسەر بڕیاری گروپە چەکدارەکانیان ئەگەری ڕێگە لێگرتنیان. ئەم سەرچاوە سیاسی ئەوەش یاشکرا کردووە ئیسرائیل هەڕەشەی بردومانکردنی بەندەرەکانی بەسڕێ کردووە هەروەک چۆن بەندەری حودەیدا لە یەمەن کردە ئامانج ئەگەر گروپە چەکدارەکانی عێراق خۆیان بخزێنە ناو ململانەکانی ناوچەکە لە بەرژەوەندی ئێران. ئیدارەی ئەمریکا ماوەی 3 ڕۆژی بە سوپای سوودان داوا بۆ بەشداریکردن لە دانوسانەکانی سوئیسرا لە پێناو ڕاگررتنی شار لەو وڵاتە. نێردەی تایبەتی ئەمریکا لە سوودان لە لێدوانێکدا بۆ گروپێکی سنووردار لە چالاکوانانی سوودان لە جنێف دەڵێت تا ئێستا وڵامێکمان لە سوپای سوودان سەبارەت بە بەشداریکردن لە دانوستان و گفتوگۆکان وەرنەگرتووە و ماوەی 3 ڕۆژە چاوەڕێشاندی سوپای سوودان دەکەین بچنە ناو دانوسانەکانەوە. جێیاماژەیە ئەگەری ئەوە هەیە هیچ کام لەو بەرپرسانە نوێنەرایەتی سەرکردایەتی سەربازی لە سوودان دەکەن بەشداری گفتوگۆکان نەکەن. وەک دەزانرێ سوودان لە مانگی نیسانی ساڵی 2023ەوە کەوتووەتە ناو شەڕێکی ناوخۆ لە نێوان هێزەکانی پشتیوانی خێرا بە سەرۆکایەتی محەممەد حەمدان و سوپای سوودان بە سەرۆکایەتی عەبدولفەتاح بورهان کە تا ئێستا تیان 1000 کەس کوژراون و بریندار بوون و قەیرانی مرۆڤی لێکەوتوێتەوە.
هەواڵەکانمان پێشکەش کردن هەر شاد بن.